ژمارەیە کامێرەی نوێی تۆمارکردنی تیژڕەوی لەسەر ڕێگای تاسوجە سلێمانی و سلێمانی وارماوە دەستیان بەکار کرد. ئەم هەنگاوە ناڕەزایی و نیگەرانی لێکەوتۆتەوە پرسیارێکی دروست کردووە کە داهاتی ئەم کامێرانە بۆ کوێ دەچێت، بە تایبەتی کە زۆربەی ڕێگەکانی هەرێم لە دۆخێکی خراپدان و پڕن لە چاڵ و چۆڵ، هەروەها نیشانەی هاتوچۆ ڕێنماییەکان تیاندا وەکو پێویست نییە. دەری تەماشای ڕێگەوبان بکە ئێستا بە تەواوی تا سەڵ و چاڵ و شۆڵی و ڕێگایکی زۆر خراپە بە تایبەتەوە لە مەسایلی بەکارهێنانی هێماکانی سەرشەقام بەکار نەهاتوون، پڕپڕە لە چاڵ و چۆڵی جادەکان چاک نەکراون، جادێکی زۆر خراپ و زۆر بێکەڵکە لەولاوە هاتووە کامێرەی پۆنت و پۆنتی خۆزیش کە لە کاتێکا دیار نییە داهاتی ئەم کامێرایانە لەکوێ سەرفەکرێەوە کەوتە گیرفانی کێوە. تەنانەت ئەم ئیشە ئیشێک نییە حکوومەت خودی خۆی وەکو حکوومەت یاریمی کوردستان سەرپەرشتی کردبێت، بەڵکو ئەمە پرۆژێکی تیجاریە دراوە بە کۆمپانیا و کۆمپانیەکانیش دیارە سەربەکیەن ئەو کۆمپانیای کە قەرار بێ کاریگەری جێبێڵێ و داهاتی دەستکەوێ بێگومانە بێت سەر بە هەردوو حیزبی دەسەڵاتی هەرێمی کوردستان بێ ئەو جاتوانێن پرۆژانە جێبەجێ بکە، بۆیە ئەمە پرۆژەیەکی ڕوتانەوەی گیرفانی خەڵکە. ئەم بابەتە پرسیارێکی گەورە لەسەر شەفافیەتی خەرجکردنی داهاتە گشتیەکان دروست دەکات لە کاتێکدا هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ بۆ تیژڕەوی دەگەڕێنرێتەوە. چالاکوانان و خەڵکی ئاسایی پێیان وایە کە دۆخی خراپی ڕێگەکان و نەبوونی ژێرخانێکی گونجاو هۆکاری سەرەکی کارەساتەکانی هاتوچۆن. ئەندامێکی پێشووی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش ئاماژە بەوە دەکات دانانی ئەم کامێرانە لەم کاتەدا کە دۆخی ڕێگەکان نالەبارە لە خزمەتی شۆفێراندا نییە، بەڵکو زیاتر لە خزمەتی چەند کەس و لایەنێکدایە کە سوودمەند دەبن لەم داهاتانە. کامیرەی پۆینت و پۆینت یاخود خاڵ بە خاڵێکێکە لەو بەناو پرۆژانێک کە وەزارەتی ناوخۆت واژووی لەسەری کرد وە گرێبەستەکەی بۆ سنووری تاوای پارێزگای سلێمانی داریگەرمان و ڕاپەڕین و پارێزگای هەڵەبجەیە، واتە هەر جادەیە کە ئەکرێ بە دووسای لە نێوان ئەم شارانە ئەبێ ینی بەپێ و گرێبەستە کامێرەی پۆینت و پۆینتی دیا دانرێەوە. ئەمە ئێمە کاتی خۆی لە ساڵ 2022 دژی بووین لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و بڕیاری ڕەتکردنەوەیماندا و داواکاری گشتیش لەگەڵی نەبوو و پرۆژەیە کە تەواو پێشێ لە یاسایە، چونکە لە یاسای ژمارە 30 ساڵی 2009 ئەم پرۆژانە ئەبێ بە چاودێری ئەنجومەنی پارێزگەکانە تێپەڕێنایەوە. هەروەها لە پارێزگا ئەم پرۆژە پەسەند کرایەوە، پارێزگار ئاگای لێ وایە ئەوەی کە ئێمە و کاتە بە دووداچوونمان هەبوو پارێزگار بێ ئاگایی خۆی لێ دەربڕی، بەڵام بەداخەوە هەم پارێزگا هەم ئیدارە هەم وەزارەتی ناوخۆش ئەمەیان سەپان بەسەر ئەم سنوورە کە بابەتێکە هەم داواکاری گشتی ئەنجومەنی پارێزگا ڕەتی کردوەوە پێشەی لە یاساییشتایە و ئەوەشی لەم بابەتە ئابینرێەوەی تەنها بەرژەوەندی کۆمپانیا و شەخص و کەسانێک کە کاریان لەم بابەتەیە، چونکە گرێبەستەکە باز دەوەکە 70 بۆ 80 لە سەدی داهاتەکەی بۆ کۆمپانیا و 20 لە سەدی بۆ بگەڕێتەوە بۆ خەزیێنەی گشتی. بەداخەوە ناڕوونیەک لە داهاتی هەرێمی کوردستان هەیە کە ئێستا تەواوی سەرچاوەکانی داهات جێی پرسیارن. من ئاگاداری و داهاتە نیم بگەڕێتویان نەگەڕێت و نازانانی ئەو لایەنی حکومی لایەنی پەیوەنددار حەقی ئەوەی وڵامی ئەو پرسیارە بدەن. دەوترێت حکوومەت هەر پرۆژەیەک ئەنجام بدات زیاتر بیر لە سوودی تایبەتی خۆی و کۆمپانیا دەستڕۆشتوەکان دەکاتەوە نەوەک بەرژەوەندی گشتی. لە بری چارەسەرکردنی کێشە بنەڕەتیەکانی ڕێگەوبانەکان دانانی کامێرەکان و سەپاندنی سزاکان لە پێشتر دەبینن. ئەمەش لە کاتێکدایە کە چاڵ و چۆڵ و نەگونجاوی ڕێگەکان گەورەترین مەترسین بۆ گیانی هاوڵاتیان. ڕامیا ڕۆسمان، کەناڵی پێام، سلێمانی.